بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. ئەمڕۆ پەرلەمانی کوردستان یاسای دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی کوردستانی پەسەند کرد و کۆبوونەوەکەی پەرلەمانیش پشێوی لێکەوتەوە بۆ ئەوەی کە چەند خۆپیشاندەرێک هەڵیان کوتایە سەربارەگەی پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان پشێوی لێکەوتەوە. با میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی عەدنان عوسمان ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان هەروەها کامران بابانزادە نامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوێی ئەم دۆخە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسەدەی. دوای مانەوەی زیاتر لە 12 ساڵ بە شێوەی یاسایی و نایاسایی لە پۆستی سەرۆکی هەرێم، دوجار مەسعود بارزانی لەژێر فشارە نێو خۆی و دەرەکیەکاندا دەستبەرداری دەسەڵاتەکانی بوو وەک سەرۆکی هەرێم. دەستبەرداربوونەکەشی لە ڕێگەی نامەیەکەوە ئاراستەی پەرلەمانی کوردستان کرد. لە نامەکەیدا بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان مەسعود بارزانی ڕایگەیاندووە سەبارەت بە پۆستی سەرۆکایەتی هەرێم لە دوای 1/11/2017 بەردەوام بوونم لەم پۆستە ڕەت دەکەمەوە و نابێت یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکرێتەوە یان تەمەنی سەرۆکایەتی هەرێم درێژ بکرێتەوە. بۆیە پێویستە بە زووترین کات کۆ ببنەوە بۆ ئەوەی بۆشایی یاسایی لە ئەرک و دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم دروست نەبێت و ئەم بابەتە چارەسەر بکرێت. دوای دەستبەرداربوونی بارزانی لە پۆستی سەرۆکایەتی هەرێم، فراکسیۆنەکانی یەکێتی و پارتی و یەکگرتو لەسەر پرۆژە یاسایەک ڕێککەوتن بۆ دابەشکردنەوەی دەسەڵاتەکانی بارزانی بەسەر دامەزراوەکانی دیکەی حکومڕانی لە هەرێمی کوردستان. بە پێی ئەو پرۆژە یاسایی کە لە دانیشتنی ڕۆژی 29 ئۆکتۆبەری پەرلەمانی کوردستان خرایە بەرنامەی دانیشتنەکان بۆ دەنگدان لەسەری لە کۆی 18 دەسەڵاتی سەرۆکایەتی هەرێم 7 دەسەڵات دراوە بە سەرۆکی حکوومەت و 6 دەسەڵات دراوە بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، بەڵام تەنیا 2 دەسەڵات دراوە بە سەرۆکایەتی پەرلەمان و 3 دەسەڵاتیش بە ئەنجومەنی دادوەری. لە مادەی یەکەمی پرۆژە یاسا هاوبەشەکەی یەکێتی و یەکگرتو و پارتی داهاتووە یەکەم پیادەکردنی ئەرک و دەسەڵاتەکانی هاتوو لە حکمی مادەکانی یەکەم و دووەمەوە، هەروەها بڕگەکانی 2، 6، 11، 15، 18، 19 لە مادەی دەیەم لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان داش عێراق ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکرا و لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەبێت. هاوکات لە خاڵی دووەمی مادەی یەکەمدا هاتووە پیادەکردنی ئەرک و دەسەڵاتەکانی هاتوو لە بڕگەکانی 3، 4، 5، 7، 8، 17 لە مادەی دەیەم لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان داش عێراق ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکرا و لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەبێت. ئەو دەسەڵاتانەی سەرۆکی هەرێم کە بەپێی پرۆژە یاساکە ڕادەستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکرێن بریتین لە دەرچواندنی فەرمان بۆ ئەنجامدانی هەڵبژارنی گشتی لە حاڵەتێکدا پەرلەمان هەڵبوەشێتەوە، لێبوردنی تایبەت بە بەندکراوان، ڕێگادان بە هاتنی هێزی چەکداری فیدراڵ بۆ ناو هەرێمی کوردستان، ناردنی هێزی پێشمەرگە بۆ دەرەوەی هەرێم، دامەزراندن و لابردنی خاوەن پلە تایبەتەکان، بەخشینی نیشان و میدالیا، گرتنە دەستی هەر دەسەڵاتێکی تر کە لە دەستور و یاسادا هاتبێت. هاوکات ئەو دەسەڵاتانەی سەرۆکایەتی هەرێم کە ڕادەستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەکرێن بریتین لە ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردن، هەڵوەشاندنەوەی پەرلەمان، دەرکردنی بڕیاری بەڕاوێژ لەگەڵ سەرۆکی پەرلەمان لە حاڵەتی نائاساییدا، پەسەندکردنی حکمی لە سێدارەدان و سوککردنی بۆ بەندی هەتاهەتایی، جاڕدانی بارینە ئاسایی و بەخشینی پلەی سەربازی. لە بڕگەی سێمی مادەی یەکەمی پرۆژە یاسا هاوبەشەکەی یەکێتی و پارتی و یەکگرتوودا باس لەوە کراوە پیادەکردنی ئەرک و دەسەڵاتەکانی هاتوو لە بڕگەکانی یەکەم /2/14 لە مادەی دەیەم لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان داش عێراق ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکرا و لەلایەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دەبێت. بەپێی ئەم بڕگەیە پرۆژە یاساکە سەرۆکایەتی پەرلەمان 2 دەسەڵات دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی پێدەدرێت کە خۆی دەبینێتەوە لە دەرکردنی فەرمان بۆ ئەنجامدانی هەڵبژارنی گشتی و قبوڵکردنی دەست لە کارکێشانەوەی وەزیر و ئەنجومەنی وەزیران. هاوکات لە بڕگەی چوارەمی پرۆژە یاساکەدا هاتووە پیادەکردنی ئەرک و دەسەڵاتەکانی هاتوو لە بڕگەکانی 12، 13، 16 لە مادەی دەیەم لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان داش عێراق ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکرا و لەلایەن سەرۆکی ئەنجومەنی دادوەری دەبێت. بەم پێیەش ئەنجومەنی دادوەری ئەم ئەرکانی پێدەسپێرێت. داواکردنی پێگەێنانی کابینی حکوومەت لەلایەن ئەو کەسەی کە ڕاستپێردراوە، قبوڵکردنی دەست لە کارکێشانەوەی وەزیر و ئەنجومەنی وەزیران، دامەزراندنی دادوەران و سەرۆک و ئەندامانی داواکاری گشتی.
هەروەها لە مادەی دووەمی پرۆژە یاساکەی ئەو سێ لایەنەدا باز لەوەشکراوە کە دیوانی سەرۆکایەتی هەرێم لە کار و ئەرکەکانی بەردەوام دەبێت. ئەمە جگە لەوەی لە مادەی سێم بڕگەی یەکەمدا هاتووە کارکردن بە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان داش عێراق ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکرا و ڕادەگرێت تا هەڵبژارنەکانی سەرۆکایەتی هەرێم و خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. هاوکات لە بڕگەی دووەمی هەمان مادەدا هاتووە یاساکە بەرکار دەبێت تا هەڵبژارنەکانی سەرۆکی هەرێم و خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. هەروەها مادەی چوارەمی پرۆژە یاساکەی یەکێتی و پارتی و یەکگرتو ئاماژە بەوە دەکات کە کار بە هیچ دەقێکی یاسایی یان بڕیارێک ناکرێت کە پێچەوانەی ئەحکامەکانی ئەم یاسایە بێت. لە مادەی پێنجەمی پرۆژە یاساکە ئەوەش باسکراوە کە ئەم یاسایە لە ماوەی 10 ڕۆژ لە بەرواری پەسەندکردنی لەلایەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمانەوە دەردەچێنرێت و لە ڕۆژی دەرچوونیەوە جێبەجێ دەکرێت. دووبارە سڵاتان دەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان کاگاتنانگە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین خوێندنەوەی بەڕێزت بۆ دانیشتنیانەوەی پەرلەمانی کوردستان و بۆ هێرشکردنە سەر بینەی پەرلەمانی کوردستان چی؟ وەڵاهی نازم خوێندنەوە بێت چۆن بێت زۆرتر دیارە ئەو مەوزوعە پەیوەست بوو بە پرسی دەست لە کارکێشانەوە یان دابەشکردنی دەسڵاتەکانی سەرۆکی هەرێم بوو خوێندنەوەی نامەکەی کاک مەسعود بەرزانی بوو بۆ پەرلەمانی کوردستان پێچێت ینی سەرباری هەر ملاحەزەیەک لەسەر نامۆینەکە بەڵام پێچێت بەشێک لە پارتی یان پارتیەکان یان هەموویان بەشێکیان دڵخۆشی ئەوە نەبن تووشی جۆرێک لە ڕەتفعل و هەستریا هاتوێتن کە بیانەوێت بە هەر نرخێک هەبێت زاڵبوونی عاتفە بێ یان هەوڵدان بێت لەوەی کە ئەم شێوازی بەڕێوەبردن و ئیدارەدانە بمێنێتەوە لە سایه مەسعود بەرزانیدا پێچێت بیانەوێت سیناریۆیەک دەست پێ بکەن لە کوردستانە لە شارەکانی کوردستان ینی باس تەنها لە ئەوە ناکرێت کە ئەمڕۆ دیارە حرمی پەرلەمان پێشێل کراوە یەکەم جاریش نییە لەناو پەرلەمانە لە خولەکەی ئێمەش کاری زۆر نایاسایی و بێڕێزیکردن کرا چکە ئەو هێزی کە لەوێن لە ڕاستە هێزێکی حزبین لەگەڵ هەموو ڕێزێکم بۆیان و بۆ ماندووبوونی ئەوانە هێزێکن سەر بە پەرلەمان نین ڕاستیدا سەر بە حزبن و سەر بە پارتی دیموکراتی کوردستانن هێزێکی حزبین لە هەموو بەشێکی زۆر لە دنیا هەر پەرلەمان هێزی تایبەتی خۆی هێزی تایبەتی خۆی دەبێت لەژێر ئەمری سەرۆکی پەرلەمان بێت نەک جێگری سەرۆکی ئەمری سەرۆکی پەرلەمانە و هێزێکی بێلایەنە طبعا من لێرە کە قساکەم حرمەتی زۆرم بۆ ماندووبوون و بۆتڵ سۆزی ئەو کارمەندانە و پۆلیسانە و هێزانە هەیە بەڵام قسە لەسەرەوەیە کە چۆن ڕێگا بدرێت ینی پەرلەمان ئاوا بەو شێوە پێشێل بکرێت و خەڵکێک بە ئازادانە بێت هەمووشمان نەزانین ئەوانەی کە پەرلەمانیان بینیوە و ئێمە 4 ساڵ لە پەرلەمان بووینە ئەگەر نیازیان نەبێت ئەتوانن ڕێگا بگرن لە هاتنی خەڵک یعنی ئامرازی زۆر هەیە بۆ ڕێگەگرتن لە هاتنی خەڵک چەندین جا خەڵک خۆپیشاندانی کردو بۆ قوتی خۆی بۆ ژیانی خۆی بۆ شتی تر ڕێگایان نەداوە کەسێک بێتە ژوورەوە ینی ئەو ڕێگادانە جێگای گومانە ئەوە پێچێت نەخشە بێت بۆ ئیهانەکردنی ئەو پەرلەمانتارانە و بەتایبەتیش کەم پەرلەمانتاران بڕیاریاندا بەشدار بن چکە چەند کۆبوونەوەیکی پەرلەمان لە غیابی ئەندامانی کۆمەڵ و گۆڕان پەرلەمان بە بێ هیچ کێشەیەک پلانەکانی خۆی بردۆتە پێشەوە بەرنامەی کاری خۆی بە چەند دقەیەک تەواو کردو چی ویستووە ئینی کردو لە بەرەوەی ئەو بەداخەوانی کە بەشدارن لە ئێستا لە پەرلەماندا پێش ئەم دانیشتنەی ئەمڕۆ هەمویان تەسلیمی ئیرادەی پارتی بوون و بە ئیرادەی پارتی ئینیان کردووە یعنی لەوانەیە خەڵکێک هەبوو بێ دەنگی نەدابێت لە ناو جلسەی پەرلەمان بەڵام بەشداری کردووە لە ئەوەی کە ئەو جلسە ناقانونیە قانونێتی پێ بدرێت ینی نیساب بێ ئەتوانی بۆ نمونە لە دەرەوە بن بۆی نیساب نەبێت ئەوەی کە لە عێراق ڕووەدا بۆ نمونە کە تۆ ناڕازی بەرامبەر بشتێ بەڵام پێچی هەموو ئەوانە بەداخەوە تەسلیمی ئیرادەی پارتی بێت خەڵک پرسیار بکە مەسە جیاوازی چیەوەی کە بەڕێز دانیشتەکانی پێشتر خەڵک بەشداری کرد تەسلیم ئیرادەی پارتی بۆ ئەمڕۆ ئەوەی بەشداریکردنی گۆڕان و کۆمەڵ چییەوە بۆ چییە؟ بەدڵنیایەوە ئەم بەشداریکردنە جیاواز ئەم بەشداریکردنە بۆ پرسێکی گرنگە پرسێکی ئەساسیە ینی ئێمە لە بیرمان نەچێت کە پرسی سەرۆکایەتی هەرێم لە کوردستاندا تقریبا ئەسڵی کێشەکان بووە لە ساڵانێکی دوور و درێژە بەشێکە لە کێشە گەورەکان سەلاحیاتی سەرۆکی هەرێم ڕۆڵی سەرۆکی هەرێم لەم پرسانەدا خۆتەزانی لە 2013 کێشەی لەسەر دروست بوو کە 2 ساڵی بۆ درێژکرایەوە دواتریش کە کێشەی دروست بوو کە ئەسڵ حسابیان بۆ پەرلەمانیش نەکرد بۆ درێژکردنەوەکەی لە
ڕێگای ئەنجومەنی شوراوە کە ئیشی ئەو نییە بە فتوایەک بۆیان درێژ کردەوە ینی بەشداریکردنی ئەو لایەنانە لە دانیشتەکانی ئەمڕۆ گرنگە بۆ قسەکردن لەسەر ئەو پرسە بۆ تیانە پەڕاندنی ئەو مۆزوعە بەو شێوەی کە پارتی ئەیویست ینی هەرچەند ڕاستە پارتی چۆنی بیویستوە ئەمڕۆژ کردوێتی بەڵام دەنگبەرزکردنەوە بەرامبەر بەو ناقانونی کە ئەمڕۆژ ڕوویداوە ئەو دابەشکردنە تەعاسفی کە ڕوویداوە لە دەسەڵاتەکاندا سڕنەکردنی خودی یاساکە و پۆستەکە یا هەڵنەشانەوەی پۆستەکە ئەمانە هەموو مەسائلێکن کە ئامادەبوونی ئەو پەرلەمانتارانی ینی پڕبایە کردبوو بە کورتی ئەو کێرشکە سەر پەرلەمان پێ دوێ پلان بۆ داڕژراوە بووە من وەکو باسم کرد زۆر بە زەحمەتە کاک حەکیم زۆر زەحمەت و مستەحیلیشە ئەوها خەڵک بە کوتەکێکەوە بەدەست بەدار و ئەوانەوە بتوان داخلی پەرلەمان بن ممکن نییە هەنی پەرلەمان ئەوەندە هێز و ئەوانەی هەیەوەندە بربەستی هەیە کە ئەتوانێت ڕێگا بگرێت دەواازەکانی وازەحات ئەو دەواازەیە کە بینیمانەوە خەڵک دێتە ژوورەوە ئەو تەنها ڕێگەدانی ئەو هێزەیە کە وەک باسم کرد هێزەکە خۆی هێزێکی حزبیە ئەگەر ئەمر نەکرابێ بۆ هێزە حزبیە کە ڕێگا بە خەڵک بدەن بۆ ئیهانە بکرێت و بەناوی کۆمەلگای مەدەنی و بەناوی ڕۆژنامەنووس هاتۆ بۆ نمونە ئەوەی کە لەگەڵ کاک ڕابوونە کردیان ئەو کارن زۆر نامەردانەیە معلومە هەنی ئەگەرەوانە ڕۆژنامەنووس بن پێچی ڕۆژنامەنووسی سەر پاراستن و دەستگای حزبی بن ئەگەر کۆمەلگای مەدەنی بن ئەو کۆمەلگای مەدەنینین ئەوە دەرکەوت دوو لە ڕووی بینەرانەوە چەخۆ کێش و سەرسەری و سەرجادە ئەوانن سپاس دەکەم مامۆستا جەنابی بەخێر بێ خوێنەوەی بەڕێز چێ بۆ ڕووداوەکانی ئەمڕۆی پەرلەمان و ئەوەی ئێستش باز دەکرەوەی کە مەسەن هەوڵ هەیە بۆ پشێوینانەوە باز لە مەکتەبی ئەمیری کۆمەڵی ئیسلامیش کە کۆمەڵی ئیسلامی داوای کردووە کە بەربەستێکی مرۆیی بۆ دروست بکرێت ئەم پشێوینانەوە لە پێناوی چییە؟ بنای خۆی گەورە میهێبان جارێ خوازیارین ئەوەی کە با بڵێن لە شاشی تەلەڤیزیۆنەکانەوە دەوترێت لەسەر ئەگەری هێرشکردن بۆ سەر نووسینگەی جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی و بەرەگاکان هیوادارین ئەمە ڕوونەدا لەبەوەی ئەگەر ڕوودامە پێشینەیەکی خراپە و لە ڕابردووشدا زۆر جار کۆمەڵی ئیسلامی لە سنوورەکە وەدەنراوە بەڵام ئەمە نەبووە هۆی پاشەکشەکرد پاشەکشە لە دەنگدەرانی و پاشەکشە لە لایەنگران و ئەندامانی بە پێچەوانەوە زیان گەیەندراوە بە بینایەکان بەڵام زیان نەتواندراوە بگەیەندرێ بە پێگە و بە قورسایی کۆمەڵی ئیسلامی لەو شوێنانی کە زیانیان پێگەیشتووە بۆیە لەو ڕوانگەیەوە بە تەمین بن کە ئەمە زیان ناگەێنێ بە کۆمەڵی ئیسلامی سەبارەت بەمەی کە ئەمڕۆ ڕوویداوە من تەسەوڕ دەکەم کۆمەڵێک بەعد هەیە یعنی ئەمە زۆر تاریخ زۆرێک لە دووبارە بوونەوەی تێدایە سەبارەت بەوەی کە ئەمڕۆ یاساەوەی کە ڕوویدا ئەم نامەی دەست لە کارشێشانەوەی جەنابی کاک مەسعود بەرزانی من دوو بۆعدی لێ دەخوێنمەوە هەم سەرۆکاتی هەرێم و سەرۆکایەتی ئەو کە هێندە گرنگ بوو سەرۆک پەرلەمانی لەسەر پەکخرا و یەکێک بوو لەو پرسانی کە زۆترین کێشەی لەسەر دروست بوو لەم دوو ساڵی ڕابردوو بەڵام ئێستا زۆر بە ئاسانی دەستبەرداری دەبێت و لەوانەش ئەمە گەلەی گەڕێن بە حکمت و بە ئازایەتیشی ناو بردرێ و هەروەها ڕیفراندۆم کە بەو شێوەیە مزایدە و دروشمبازی بوو بەڵام دوایە سڕ کرا ڕێکەوتنامەی جەزایر لە ساڵ 1970 کاتێک کە جێگری سەرۆکۆماری عێراق ئەو کاتی بەستی و لە 1970 کە هەڵی وەشاندەوە ئەم دەقە هەبوو کاتی خۆی لە ڕاگەیاندنی حکوومەتی عێراقی و لایەنگرانی حزبی بەعس و سەرۆکۆماری ئەو کاتە دەگوترا دەیانگوت ڕێکەوتنامەکە لە کاتی خۆیدا حکمت بوو و هەڵوەشانەوەکەشی حکمەتە یعنی ئەمە ئەم زۆرەی یعنی ئەمە ئەگەر ڕیفراندۆم بەو شێوەی گرنگ و حکمت بوو بۆ سڕکردنەکە یانیە وای لێ دێ سڕکردنەکەشت پێ دەکەن بە حکمە بۆ مای ڕزگاربوونی کۆمەڵگای کوردستان و سەرۆکایەتی ئەگەر داکۆچیکردنەکەی بریتی بوو لە ڕەمزێکی نیشتیمانی وەکو داکۆچیان لێ دەکرد ئەی سازشەکەی لە بەرچی ڕاستی ئەمە دیوێکی خوێندنەوەیە ئەگەر بەراوردیکەن بۆ قەزەی مێژووی سەبارەت بەم حالەتەی کە لە بەردەمی پەرلەماندا دروست بوو سەبارەت بەوەی کە داکۆچیکار بوون لە ڕیفراندۆم ئەو ڕیفراندۆمی کە نەتیجەکەی بە ماقارە گەیان من تەنها ئەوە دێنمەوە هەموو ئەوانەی کە داکۆچیکار بوون دایبەتیوانێت دەرەوەی پارتی دموکراتی کوردستان و دەرەوەی یەکێتی و پارتیکە زۆرێک لە تەنسیقیان هەبوو بۆ ئەم بابەتە لەگەڵ بەشێک لەم با بڵێن ئەوەی کە پێی دەوترێت خوێندەوارە ڕووناکبیرە لە بەشێک لەلایەنە سیاسیەکانیش بەڕاستی ئەم بابەتە دەیانویست ئەم حالەتە بۆ ئێمە دروستکەن کە دەمان گوت پێویستە پرسی سەربەخۆی لەگەر پرسی زۆری حکومڕانی و پرۆسەی دیموکراتی پێکەوە بڕۆنە پێش ئەجینا دەوڵەتێکی خەتەرمان بۆ دروست دەبێت ناکرێ ئێمە شوناسی دەوڵەتەکە لەگەڵ شوناسی سەربەخۆیەک لێک جیاب بکەینەوە نمونێ ئەویان دێنایەوە کە زۆر جار سەربەخۆی و دەوڵەت لە سەردەستی کەسانێکدا بووە بەڵام دواتر دیکتاتۆر بوون ئیستیبداد بوون مەسەن نمونی کەمال ئاتاتورک و کۆمەڵێک نمونەی تر کە لە تاریخدا هەیە
لە حقیقەتدا ئەمانە ئەگەر حساب بکەین سەروەریان بۆ میلەتی خۆیان تۆمار کردووە بەڵام لەسەر حسابی پاشەکشە لە دموکراتی بوو نەشای ئێران شەتول عەرەبی بۆ ئێران مسۆگەر کرد و ئێرانی یەخست لە شەڕی یەکەمی جیهانی و دووەمی جیهانیەوە بەڵام لە هەمان کاتیشدا دموکراتیەتی پاشەکشە پێکرد زەمەل عەبدولناسر لە سینای لەدەستدا لە شەڕی عەرەب ئیسرائیل لە 1967 بەڵام کاتێک کە سینا لەدەستدا دەگەڕێتەوە میسر ئیستیقالە دەدا بەڵام لە هەمان کاتدا لە ئەنگرن جەمەل عەبدولناسر دەڕژێنە سەر جادە دەڵێن نابێ بکشێەوە و هاوار دەکەن زەنابەت هەر ضروری بۆ ئێمە ئەمە دەیگەڕێنێتەوە سەر حکم بەڵام دەبینین لە سەردەمی زەمەل عەبدولناسردا هێندەی ڕیکلامی بۆ کرا بەڵام دەستکەوتی هێندە بۆ میسریەکان هێندە دەستکەوتی بۆ وڵاتی میسر بۆ دروست نەبووە بۆیە ئەم حالەتەنەدا لە مێژوودا زۆر دووبارە بوونەوە لەو حکامانەی کە زیانی گەورەیان بە یەک پارچەی خاجی کوردستان بە میلەت وڵاتەکەی خۆیان گەیان بەس لە هەمان کاتیشدا کۆمەڵ لەلایەنگرانن هان دەدەن بۆ ئەوەی کە فرمێسک بڕژن لەو کاتێک کە ئەمان دەیانەوەی دەست لە کار بجێشنەوە ئەمەی ئەمڕۆکە لە کوردستان لەسەر سایی بەرزانی ڕوویداوە لە سای ئەم حیزبە دەسەڵاتدارە ڕوویداویشەوەی لە 150 سنووری دەسەڵاتی هەرێمی کوردستانمان لێوەرگیرایەوە گەورەترین پاشەکشەکرا یعنی زۆر گەورەترە لەوەی کە زەمەل عەبدولناسر لە سینایە ڕوویدا ئەم خەڵکانە چێنایە سەرزاد و زارێکە گەڕاندیانەوە سەر حکوم دەسەوڕ دەکەم ئەم زۆرێک بێ لەو تەقلیدە بەوەی کە بزانن لەگەڵ ئەمەدا کە سەرکردە دەست لە کار دەکێشێتەوە بۆ پرۆشی میلەتەکەیەتی و ئەم میلەتە هێشتا پێویستی بەوەیە لە کاتێکدا کە دەوڵەتی ئیسرائیل هەر بە 4 ساڵ زارێک انتخابات دەکا بەڵام هەر بە دەوڵەتێکی بەهێز دەمێنێتەوە وڵاتانی دەوروبەری خۆی کە هەر یەک لەمانە بە 20 ساڵ و 15 ساڵ و 30 ساڵ لە حکمڕانی ماونەتەوە بۆ حسابی کە ئەمە قاعیدی زۆر ضرورن بەڵام وڵاتەکەیان ڕۆژ بە ڕۆژ لە پاشەکشە و لە قەیراندایە بۆیە ضرورە ئاگاداری ئەوەی بین کە بە هیچ شێوەیەک مۆزوعی سربەخۆیی مۆزوعی ئازادی مۆزوعی ڕاگەاندنی دەوڵەت ناکرێ هاوتەریب نەبێ لەگەڵ پرسی جۆری حکومڕانی لەگەڵ ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات لەگەڵ ڕەفاهیەت لەگەڵ زامنکردنی ژیانی کۆمەلگا بە شێوەیەکی باش و تەندروست بەڵە زۆر باشە بەس ئەو ئێستا ئەوەی کە عەدنانیش باسی تۆ کاری چێ بۆ نمونە لە دانیشتەکانی پێشووتر کە گۆڕان و کۆمەڵ بەشداریەکەن دانیشتەکان بێدەنگ بوون و زۆر بە ئاسانی دانیشتەکان بەڕێوە نەچوو ئەمە دەلالەتە لە چی ئەوەی کە ئەمڕۆ دەبین ئەم دانیشتێم کە پشێوی دەنرێتەوە کێشەی بۆ دروست دەکرێت و لە ناو هۆڵی پەرلەمانیش پشێوی هەبووە خۆی داکۆچکردن لە پرسی سەرۆکایەتی هەرێمەوە ئەوەی کە پەرلەمانی لەسەر پاکخرا زوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی ڕۆڵی کاریگەریان تێدا هەبوو 2 ساڵ پێش ئەمڕۆ پرسێکی گرنگی خۆیانی دەزانن و پێشیان وایە ئەم هێرشە ناڕەوایی کە دەکرێتە سەریان لەسەر وروژاندنی ئەو پرسەیە لەم 2 ساڵی ڕابردوو کاتێک ئەم پرسە دەگەڕێندرێتەوە ناو پەرلەمان لەژێر فشاری وڵاتانی دەوروبەر لەژێر فشاری ئەو پاشەکشەی کە هەرێمی کوردستان کردی لە ئاکامی حکومڕانی بەتەکید لەلایەن کۆمەڵی ئیسلامی و لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە پرسێکی زۆر سارەن و ساز دەشمێردرێت لە بۆی دەواازەیە ئەگەبێت و پرس سەرۆکایەتی هەرێم ئەگەر لەژێر کاریگەری فشارە دەرەکی و ناوخۆیەکانیش بێ بەتەکید دەواازەیە کە بەرەو حکومڕانێتێکی تەندروست لە هەرێمی کوردستان و هەنگاوێکی گرنگە بۆ ئەوەی کە ئێمە قۆناغێکی باشتر ببڕین لە مەترسی دەسەڵاتی ئیستیبدادی لە هەرێمی کوردستان دوای دێمەلای کاک عەدنان ئێستا دەزەکار کێشەوە لەژێر فشاری هەرێمەتی و نێودوڵەتیە نەگەناو خۆ بە بۆچوونیەوە خۆی ئەم بابەتە با بڵێن ئەگەر تۆ تێبینیت کردبێ جەنابی پێشتر ڕێگەیان تاوەکو نەگەم بە دەوڵەتی سەربەخۆ بەردەوام لە پۆستەکە و هیچ پێشبینێک نەکراوە ئەم بەو نزیکانە دەستبەردار بێ و هیچ ئەگەرێکی واش لە ئارادا نەبووە من تەسەوڕ دەکەم پرسی ڕفراندۆم بە تایبەتی ئەگەر ئەو مەترسیانی لێ نەکەوتبایەوە و بۆ ئاقارە نەگەیشتبایە هیچ تەوەقوع نەدەکران دەست لە کارشێشانەوە ڕووبدا و دەست لە کارکێشانەوەکەش جۆرێکە ینی نەوعێکە زۆر بە ئەوە تعریف دەکرن دەست لە کارکێشانەوەیە نەیلغاکردنەوەی پۆستی سەرۆکایەتی هەرێمی نەوعێکی تایبەتە تایبەتێکە لەگەڵ تایبەتمەندێتی خۆی بگونجێبەوەی بە ئاقارێکی زۆرێک لە ناوێزەی دابەرێ هەتاوەکو ئەمن و شستیانەی تێدا ون ببێ سوپاس دەکەم کاک عەدنان بکەرم بۆ لای بەڕێزی سەبارەت بەو یاسایی کە ئەمڕۆ پەرلەمان پەسەندی کرد ئەو دەسەڵاتانی کە دراون بە سەرۆکایەتی پەرلەمان دەسەڵاتی شکلین زیاتر دەسەڵاتەکان گواستراونەتەوە بۆ ئەنجومەنی دادوەری و سەرۆکی ئەنجومەنی وەزیران نا دەسەڵاتەکان شکلینین دەسەڵاتی بۆ نمونە کابرا سەرۆکی سوڵتەی تەنفیزیە سەرۆکی هەرێم فەرماندەی هێزی چەکدارە لە کوردستاندا مەبەستەوە دەسەڵاتانی کە دراون بە سەرۆکایەتی پەرلەمان دەسەڵاتی کەم نین جارێ زانی چۆن ناخۆی هەر ینی ئەوەی کە ئەمڕۆ کراوە و برابەشەی کە ئەمڕۆ کراوە هەر ئەوەیە کە من زۆر جای ئیشارەم پێ کردەوەی کە قانع لە شەعرەکەیە باسیەکە ئەڵێ
دووبرا کە ماڵەکە بەشەکەن دوای مردنی باوکیان ئەڵێ لە عەرزەوە بۆ سەقفەکە بۆ من لە سەقفەکەیشەوە بۆ هەم ئاسمانە گەورەیە بۆ تۆ بۆ ئاسمانەکەی کێ لە سەقفەکەەوە لە عەرزەکەەوە ماڵەکە هەمووی بۆ پارتیە هەمووی بڵێ بەڵام لە سەقفەکەەوە تا ئاسمان بە هەموو ئەستێرە و ئەو مانگ و ئەو درەوشانەوە ئێوانە هەموو بۆ لایەنەکانی ترە بۆ سەرۆکایەتی پەرلەمان بۆوانە چۆن بەس بکەم طبعا 1970 پۆستەکانی سەرۆکی هەرێم گوازراوەتەوە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڵێ دەسەڵاتەکانی گوازراوەتەوە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە هەر پارتیە و لە بنەماڵی بەرزانیشە و ئەوەیە دیارە کاک نەچیروان بەرزانیە ئەمە زۆربەی دەسەڵاتە فعلیەکان کە دەسەڵاتی فعلین هی ئەو دەسەڵاتانی کە هی تەشریعین با بڵێن پێوەستە بە پەرلەمانەوە و هەندێک دام و دەستگاوە کاتی خۆی ئەمە لە 92 کە پەرلەمانی کوردستان دروست بوو و ئەو کاتە دوو مؤسسە هەبوو سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەبوو سەرۆکایەتی پەرلەمان هەبوو سەرۆکایەتی هەرێم نەبوو ئەم بیدعەیە دواتر لە 2005 لە بینی مام جەلال و کاک مەسعود دروست کرا و سەلاحەتێکی پێدرا بە تەنها بۆ ئەو هی نەبوو ئەو اتفاقی استراتیجیە بوو مام جەلال بڕات پۆستە سیادیەکان لە بەغدا وەرگێت کاک مەسعود لە کوردستان بێنێتەوە پۆستی سیادی وەرگێت و ئیلا ئەم پۆستە نەبوو لە کوردستاندا تا 2005 شتێکمان نەبوو بە ناوی سەرۆکی هەرێم بۆیە لە 92 تا 2005 ئەو دەسەڵاتانە لە خودی لای سەرۆکی پەرلەمان بوو سەرۆکی ینی بۆ نمونە یاسایە کە دەرەکرا لە پەرلەمانە سەرۆکی پەرلەمانە ئەیتوانی جارێکی تر بیگەڕێنێتەوە بۆ پەرلەمانتاران لە ماوەی 15 ڕۆژە ئیمزای نەکات و یا تەعنی لێ بکات و دوا بڕیار بەلای پەرلەمانتارانەوە بوو ئەم دەسەڵاتانە ئەمڕۆ نەگوازراوەتەوە بۆ سەرۆکی پەرلەمان گوازراوەتەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان کە لای پارتی و لای یەکێتیەکی هاوئاوازی پارتیە لە ئێستادا پارتی و هاوئاوازی پارتی لە ئێستادا ئەمەش بەوەی کە ینی بەوە ئەو دەسەڵاتە بە سەرۆکی پەرلەمان نەدرێت ئەو دەسەڵاتە تەشریعیش کە پێشتر ینی ئەو دەسەڵاتی کە پێوەستە بە مؤسسەی تەشریعی و لای سەرۆکی هەرێم بوو ئێستا جایەت لای پارتیە کەواتە ئەوە 90% دەسەڵاتەکان لای پارتیە چ ئەوەی ئەنجومەنی وەزیران چ ئەوەی سەرۆکایەتی پەرلەمان لەبەرەوەی ئەو جێگری سەرۆکی پەرلەمان ئێستا ڕۆڵی سەرۆکی پەرلەمانە گێڕێ و دوو کەسن ئێستا لەینەکەس کە هاوازن ینی لە کۆی مەسەلەکانە لە ئاوازن لەوەی کە پەرلەمان بەم شێوە ناشەرعیە بێت کە سەرۆکی پەرلەمان نەگەڕێتەوە کە ئەم هەموو یاسا بێ یاسایە بکرێکان بێ ڕێژی بێ حرمەتیە بەرامبەر بە پەرلەمان بکرێت ئەمە ئێستا جێگر و سکرتێرەکەی بە لێک ئیتارن کەواتە ئەوە 90% دەسەڵاتەکانی مەسعود بەرزانی گوازراوە بۆ پارتی 10% ئەمێنێتەوە 10%ەکەش درراوە بە سوڵتەی قەزایی سوڵتەی دادوەری لە کوردستانە کۆمپلیتی بەدەستی پارتیەوەیە یعنی سەرۆکی سوڵتەی دادوەری لە کوردستانە ئەندامی پارتیە لە ئەنگلی پارتیە بە پارتیە ئەنجومەن منجوە سەرۆکی ئەنجومەنەکەیە ینی هەمومان نەزانین ئەنجومەنی دادوەری ئێستا سەر بە پارتیە کەواتە 100% ئەو دەسەڵاتانەی مەسعود بەرزانی جارێکی تر بە هەندێکی لە دەرگاوە هەندێکی لە پەنجەرەوە جارێکی تر درراوە بە پارتی بەڵام مەسەلەکە لەوە نییە مەسەلەکە لەوەیە ینی بازای چونە کاک حکیم ئەمە کێکێک نییە بڕۆی دابەشی بکەیت و بڕێک بدەیت بەمە و بڕێ بدەیت بەوە قسە لەسەر مؤسساتەکەیت قسە لەسەر دامەزراوەکری لە وڵاتە قسە لەسەرەوەکرێت کە تۆ مەفروض وایە ئەنجومەنێکی وەزیران هەبێت لە ژێر ڕقابەی پەرلەمان و لە سوڵتەی تەشریعیدا بێت و ئەم پۆستە لە ئێستادا جگەل لە سەر ئێشەیەکی زیاتر و ئەم پۆستە هەمووشمان ئەزانین لە 2005 بۆ مەسعود بەرزانی هەموو یاساکە بە باڵای کاک مەسعوددا دانراوە هەموو ئەو دەسەڵاتانە بۆ باڵای کاک مەسعود تۆ سەرۆکی لە یاسای ئەنجومەنی وەزیران نووسراوە کە سەرۆکی سوڵتەی تەنفیزی لە کوردستانە سەرۆکی وەزیرانە بەڵام لە یاسای سەرۆکایەتی هەرێمیشە نووسراوە سەرۆکی باڵای سوڵتەی تەنفیزی سەرۆکی هەرێمی کوردستانە ئەم ئشکالێتە لە ئیش و کارەکان و ئەنە کۆمەڵی دام و دەستگای زۆر گرنگمان هەیە بۆ نمونە ئەنجومەنی ئاساییشە دەستگای ئاساییشە هێزی پێشمەرگەیە بەشێک لە سوڵتەی قەزایی ئەمانە هەموو لای سەرۆکی هەرێمە کەواتە سوڵتەی تەنفیزی ئیتر چ ڕۆڵ و ئینێکی هەیە کەواتە قسە لەسەرەوە دەبوایە پەرلەمانی کوردستان ئەمڕۆ ئەم پۆستەی هەڵۆشاندایەتەوە بیتە لە کوردستاندا پێویستمان بە پۆستێکی ئەوانی ئەم پۆستە کاتی خۆی بۆ کەسێک دانرا بۆ وڵاتێک دانرا بۆ وڵاتدارێتی دانراوە بەشێک بۆ لە کێشە تا ئێساکە و لەوانەیە بەم شێواز و بەم نەمەتە بڕات هەر بەشێک بێ لە کێشەوە و ئەشبینین ئەمڕۆ تەنانەت وازێنانەکەی کە وازێنانێکی ئەمری واقعیە وازێنانی دڵخوازی خۆی نییە لە بەرەوەی ئەزانین کە عێراق ئامادەنیە لەگەڵ مەسعود بەرزانیت تعامل بکە و کۆمەلگای نێودەوڵەتیش بە وازحی پیان وتیانە ئێمە چیتر تۆمان قبول نییە وەکو سەرۆکی هەرێم و دەبێ واز بێنیت بۆیە ئەمە مەکرومە نییە بە خەڵکی کوردستانی بدات ئەسڵەن خۆی لە 2013 تا ئەمڕۆ کە نامەکەی ناردووە بەناقانونی لەسەر پۆستەکەی سپاس دەکەم مامۆستا بە بچوونی ئێوەش کەم پۆستە ئەمڕۆ پەرلەمان سەری کردووە تاڵ بژارنەکانی داهات و زەرور بوو هەر نەمێنێ سیستەمەکە تاو بکرێ بە پەرلەمانی و هەرێمی کوردستان بێتە خاوەن سیستەمێکی پەرلەمانی
هەساوانەی کە پێشتر ئەم لایەنانەی کە پرۆژەیان پێشکەش کرد بۆ هەموارکردنەوەی یاسی سەرۆکایەتی هەرێم لەسەر ئەساسی بوو کە خەرکردنەوەی دەسەڵاتەکان بۆ ئەندازە بێ شومارە لە دەست سەرۆکی هەرێم بە پێی ئەم دەست و ئەم پەیڕەوی پێشووتر بە تاکید مەترسیەوە ئەمە سەردە کێشەیە بۆ احتیکار و قۆڕەخکاری لە سیستەمی حکومڕانی ئەمە قەزیەکە دوو بەڕاستی لە هەرێمی کوردستانیانەوە هەرێ ئەو دەوڵەتانی کە بە ئەندازەیەکی باش ئاڵگۆڕی ئاشانی دەسەڵات و موسسات و دموکراتی تێدا قوڵ بۆتەوە ئەم دەوڵەتانن کە دەسەڵاتی کەسی یەکەم دابش کراوە بەسەر دەسەڵاتەکانی تر و دەسەڵاتێکی سنوورداری بۆ ماوەتەوە بۆ لە هەموو شوێنانی کە دەسەڵات تەنها بۆ کەسی یەکەم و احتیکاری تێدایە هێواش هێواشەمە سەردە کێشێبرە و ئیستیبدات بۆیە لە هەرێمی کوردستاندا یان دەبێ ئەمەی لابەرین مادام دەسەڵاتەکانی ترمان هەیە و دەتوانن ئەوارکە بدینن یان دەبێ بە شێوەیە کەم کرێتەوە کە ئەو مەترسیە بڕەوێنێتەوە بەڕاستی ئەمە قەزیەکە بەنسبەت ئەوەی ئەمڕۆ من تەسەوڕم دەکرد ینی من پێم وا بوو کاک مەسعودی لە 2 ساڵ پێش ئەمڕۆ سەربەرزی تر بوو پێم وایە ئەمە زۆرێکە لە چاوقایمی تۆ تەنها ڕاگەیاندنی حزبێک و ناوی سەرۆکی هەرێمی لێبنیە و هەموو لانەی کە لەگەڵ خۆشیدا دۆست بوون و پەرلەمانی لەگەڵ کارا کردەوە لە ڕاگەیاندەکانی خۆیان لە دوانەکانی خۆیان ناوی سەرۆکی هەرێمیان لە ماوەی ئەو 2 ساڵەی نەبردووە بەڕاستی من پێم وا بوو هەر لەو کاتەوە کە زانی لایەنەکان لە کەناڵەکانی ڕاگەیاندن لە مەڕاستیم و لە بۆنەکاندا ناڵێن سەرۆکی هەرێم و احترافی پێ ناکەن و ناوی نەهێنن ئەگەر بە ئەمری واقعیش بێ ناوی ناهێنن ئەم پێم وا بوو ئەو کاتەی پێویست بوو ئەم جۆرە شەهامەتە بیگرتپایە و ئەم پۆستی واز دامەزراوەکە ینی پەرلەمان بەیەکجاری هەڵینەوەشاندووە سەرکراوە تا هەڵبژاردننی داهاتوو کە تا ئێستا موعیدی هەڵبژاردنەکە دیاری نەکراوە دەوەی کە پەرلەمان تەمەنی درێژ کرایەوە ئەوەی ئەم ڕۆژەگەر تۆ سەیری نامەکەی بکەی بەڕاستی ینی دەتوانم بڵێم لە هەندێک لە بەڕگەکانی زۆرێکە لە ئیهانەیە بە پەرلەمان مثلا نابێ یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکرێتەوە پەرلەماندا نەخۆی نابێ سوڵتەیەک هەبێ دەربارەی هەموارکردنەوەی یاسا لە وڵاتدا گەورەتر بێت لە پەرلەمان و نابێ هیچ دەسەڵاتێک هەبێ ئەمر بەسەر پەرلەماندا بکە پەرلەمان ئەمانە بە یاسا ڕێکدەخاوە کەسش نابێ ئەمری بەسەردا بکە ئەمر بەسەر پەرلەمانداکردن بۆی کە نابێ ئەم یاسایە هەموار بکرێتەوە ئەمە ئیهانەیە بۆ موسساتی تەشریعی لە هەرێمی کوردستاندا بەڵام پەرلەمانتەران بۆچی قبوڵی دەکەن ئەگەر ئیهانەیە بۆ چوونیەوە هەم پێم وایە لەم خۆناغەیدا با بڵێن ئەوەی کە پێی دەوترێ دابینکردنە بەقەدر ئەوەی کە دەکرێ بکرێ پێم وایە ئەمڕۆ پەرلەمان هەر استقبالی ئەم پرۆژەی بکرد وایە شتێکی باش بوو لەبەرەوەی ئەمە با بڵێن دابینکردنی بەشێک لەم دەستکەوتانەیە کە سیستەمی حکومڕانی و ئاڕاستی دیموکراتیک لە کوردستاندا مەبەستیان بوو بەڵام هێشتا ئەمە دەڵێم هێشتا ئەمە لە ئاستی تموح و خواستی ئەو لایەنە نەدانیەکان پرۆژەیان پێشکەش کردیان با بڵێن ئەمانەی کە خوازیاری گۆڕانێکی ڕێشەی لە هەرێمی کوردستاندا بەڵام قۆناغێک چۆتە پێشێ ینی ئەو مەترسیانی کە هەبوون بە ئەندازەیەک ڕێیوەتەوە قۆناغێک ئەم پرسە چۆتە پێشێ بەڵام هێشتا تارمایی مەترسیەکە ماوە لە هەرێمی کوردستان بە بۆ چوونی وەش ئەم دامەزراوی پێویست نیە بۆ هەرێمی کوردستان کە لە 2005 دروست کراوە من قەنەعەتمان وایان دەبێ ئەمە بکرێتە دەسەڵاتێکی تەشریفاتیان لا ببردرێ بەم شێوازەی ئێستا با بڵێن دەواازەیە بۆ مشکێشە نەک دەواازەیە بۆ چارەسەر بەشێکە لە گرفتەکان یاساکەش مامۆستاوی تێدا کەم دامەزرا دوانی سەرۆکایەت هەرێم بەردەوام دەبێت دامەزراوێک بەبێ سەرۆک هۆکاری شنو چییە بۆ نمونە هەر خۆی ئەمەش زووبارە زۆرێککە لە مەحزەلەی تریانی دامەزراوەیەک سەرۆکایەتی هەرێم بەبێ سەرۆک بەهاقادەوە بێ جێگەریانی ئەمەش مەحزەلەیەکترە لە مەحزەلەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕێم وڵای بەڕستان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەگەڕێن وڵاتان لەگەڵمان بێنەوە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە
نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە. ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست. ئەسێ Q5S 4G LTE. سنتەری گوڵهنگ بۆ جادەرمانی سروشتی بۆ لە شولارێکی ڕێک و تەندروست هەڵدەستێت بە دابینکردنی کۆمەڵێت چای جادەرمان لەوانە چاینانە بە سوودە بۆ ڕیخۆڵە و گەدە و نەهێشتنی غازات مێشک و سوور خوێن چالاک دەکات لە دڵتێک هەڵچوون دەتپارێزێت بە تایبەت بۆ ئافرەتانی دووجان چای زەنجەفیل و لیمۆ هەنجوین بەرگری لەش بەهێز دەکات و بە سوودە بۆ هەڵامان شەشی لەشکەم دەکات و لاشت پاک دەکاتەوە لە مادەی ژەهراوی بە سوودە بە ئەوکردنی قوڕگ و فرێدانی بەڵغەم چای سەوزە جینگۆ کۆلسترۆل دادەبەزێنێ بە سوودە بۆ دابەزانی پەستانی خوێن و ڕێگرە لە زەهایمان چای جیسینگ بە چای دژە پیری ناستراوە توانای سێکسیت بەهێز دەکات و چالاک بەشی جگەر و دڵ و مێشک و گورچی لەیە چای گوڵە حاجیلە دژی هەوکردن و گرژبوونی ماسوولکەیە تادا دەبەزێنێت و ئازار کەم دەکاتەوە هەروەها بە سوودە بۆ ئازاری سووری مانگانە. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاتان لەبێت بەڕێزان کارنانگە بگەڕێم و لای بەڕێزت دوای ئەوەی کەم یاسایە ئەمڕۆ پەسەند کراوە کە دەسەڵاتەکان بەڕێزوتت دابشکراوە بە زۆر بەسەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکرێت بڵێن ئەمە سیستەمەکە بۆتە پەرلەمانیان پێدەوە ماوەیەکی کاتی وەکو لە یاساکە داهات و تا هەڵبژاردننی داهاتووە یعنی ئەو لایەنەی کە تەکیدان لەسەر سیستەمێکی پەرلەمانی بۆ کوردستان دەبێت چی بکەن بۆی کەم سیستەمە بچەسپێ لە داهاتووە. والله نازم هەستەکەم قرس بێ ئێستا باسی سیستەم کری لە کوردستاندا پەرلەمانیە سەرۆکایەتی لە بروی سیستەم نییە لە بەرەوەی پەرلەمان حزوری نییە شتێک نیە ناوی پەرلەمانی کوردستان بێ ئەوەی کە هەیە یعنی تۆ لە وڵاتێک نازم چیە وڵا نازم ناوێکی بۆ بدۆزینەوە بەڵام تۆ ئەگەر مواسسەیەکی تەشریع و بێت و هەموو سەرچاوی هەموو دەسڵاتەکان بێت چۆن 2 ساڵ پەکەخرێت و بەبێ ئەوەی هیچ قسێکی لەسەر بکرێت و محاسبە بکرێت بۆ نمونە ئەمڕۆ مەسعود بەرزانیە وایە لەسەر ئەوە پەرلەمان محاسبە کرد لە یەکەم دانیشتنی پەرلەمانی کوردستان لەسەر تعطیلکردنی پەرلەمان لەسەر داخستنی پەرلەمان دەبوایە محاسبە بکرێ تا تۆ بە چ حەق و قانون و بڕگەیەک و مادەیەک پەرلەمانی کوردستان بۆ 2 ساڵ سڕەکەیت و دوای ئەوە بە ئارەزوی خۆت ئێنیتەوە جارێکی تر گەرمیەکەیتەوە ئێنیتوانە بۆیە ینی من پێم وایە کۆی سیستەمەکە لەقا و هەڵەیە و ئێستا لە سەروبەندی ئیسلاحکردنی ئەم بڕگە و بڕگەنین لە سەروبەندی دابشکردنی پۆستی امتیازاتەکان و سەلاحیەتەکان وانە نەبێت دەبێت کۆی سیستەمی سیاسی لە کوردستاندا هەڵوەشێتەوە بەم شێوازی حکومڕانیە دەبێت کۆتایی پێبێت جارە تۆ ئەگەر بریارە ئەمە ببین بە دەوڵەت و سەربەخۆ بین ئەوە جایە تۆ توانیت ئەو کاتە سەرۆکی کۆمارت هەبێت تازم سەرۆکی هینت هەبێت ئەگەر بەشێکی لە عێراق مەفروض وایە خۆت بگونجێنی لەگەڵ دەستوری عێراقە خۆ ئێستا هەمویان لە دوای ئەو شکستەی تووشیان بوو ملەتەکەیشیان توش کرد هەمویان سوێن بەسەری دەستورە خۆن لە دەستورە شتێک نیە ناوی سەرۆکی ئیقلیمەوەوانە بێت نییە بەخێر بەڵێ پەرلەمانە حکومەت هەیە ئەو دەسڵاتانی کە لە هەرێما هەیە ئەترافی پێکراوە لە دەستوری عێراقیدا بەڵام ئەو دەسڵاتانە لە ور نەکراوەتەوە بەڵێ پەرلەمان و حکومەت هەیە ینی تۆ ئەگەر ئەقلیمێکی لە وڵاتێکی فیدرالیدا لە ڕاستیدا ئەگەر سەرۆکی هەرێمت هەبێ بە سەرۆکی وەزیرانت نەبێت ئەگەر سەرۆکی وەزیرانت هەبێ بە سەرۆکی هەرێمت نەبێت و ئەگەریش سەرۆکی هەرێمتیش هەبێت و هەر حەزت لەوە بێت دەبێت دەسڵاتەکانی زۆر دیاریکراوە بن تەشریفاتی بن جۆرێک لە حەکەم وانە بێ هەندێک دەسڵاتی ناڕەسمی پێ بدرێت هەندێک دەسڵاتی تری مناڵێم تەشریفاتیش بە تەواوەتی بەڵام کۆمەڵی دەسڵات بێت کە دەسڵاتی تەنفیزی نەبێت و ئیجحاف نەبێت بە حەقی دەسڵاتی تەنفیزیەوەمانە ئەمە دەسڵاتی تەنفیزی بەلای ئەنجومەنی وەزیران بێت ئەوەی ئێستاکە بەم شێوەیە ئەکرێت
لە ڕاستیدا هەوڵدانی پارتیە پارتی ئەوێت کە لە دەرگاوە دەرکراوە لە پەنجەرەوە بێتەوە پارتی لەبری ئەوەی اعتراف بەو کارەساتە گەورەی بکە کە تووشی خەڵکی کردووە خۆ کارەساتەکە لە مۆزوعی ریفراندۆم نییە لەسەر ناوچە جەناکوان نییە کە لە دەستدرا کارەساتەکە لەوەیە کە ئەمان ناتوانانی ئیدارەی وڵاتە بکەن مەلەفی نەوتیان گرتە دەست و وتیان ئێمە ئەبین بە نقطەیەک لەسەر خاریتەی نەوتی جیهان و ئەمانە فەشەلیان هێنا شکستیان هێنا وڵات ناتوانن بڕێوە بن میلەت ناتوانن بڕێوە بەر هێزێکی چەکداری هاوبەش ناتوانن دروست بکەن ینی ئەمان لە 2030 تا ئێستاکە بەم شێوە بەتایبەتی لە 2005 ینی کاک مەسعود باسی چی سەرۆکێتی هەرێمێکی ئەکات کە معلومە ئەو کاتش کە باشترین پەیوەندیان لەگەڵیکەتیە هەبوو سەرۆکی ئەم هەرێمە نەبووە و ئاگای لە بچووکترین شتی من ناوچەی مەبەسم ناوچەی سلێمانیوانە نەبووە تەنها سەرۆکی هەرێمی ناوچەی پارتی بۆ لێ دەسڵاتەکانی دەسڵاتی مطلق بوو لەم منتیقانە لەوانێت تەنها مەراسیمی دەرکرد بێت ینی نەیتوانیوە ئیدارەی ئەو مەلەفانە بکە کە لای سەرۆکی هەرێم بووە بە گوێرەی یاسایەک لای سەرۆکی هەرێم بووە بۆ یەک ئیشکالەتی گەورە ئێمە لە سیستەمی حکومڕانی هەیە دەبێت سیستەمە گۆڕانکاری تەواو ئیتیاب بکرێت سوپاس دەکەم مام سەگەر بگرم و لای بەڕێز سەبارەت بەوەی کە چارەسەر بۆ ئەمە چێکە ئێستا مەسەلەن پۆستی سەرۆکی هەرێم سەرکراوە تا هەڵبژاردنەکانی داهاتوو بەڵام تەمەنی پەرلەمان درێژ کراوەتەوە موعیدی هەڵبژاردن دیار نییە چارەسەر بۆ من دۆخە ئاڵۆزەی هەرێم چییە؟ ئەگەر ناوێکی لێبرین هەر نزیک چکەینەوە لە ئەو پرسیاری کە لە کاعادنانت کرد ئەمڕۆ ئێمە قۆناغێکمان بڕیەوە بۆ ئەندازەی کە دەقێک هەبوو بە ناوی یاسای سەرۆکایەتی هەرێم و دەسڵاتێکی زۆر ڕەهای پێداوە وەکو داق وەکو ئەم دەسڵاتەنی کە بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم پێشتر دیاری کراوە و کەسێک کە خۆی بە خاوەنی ئەم دەسڵاتە زانیوە ینی کەسێکی دیاری کراو ئێمە ئێستا بەلایەنی کەمەوە ئەم قۆناغەمان تێپەڕاندووە ئایا سیستەمەکە دەبێتە پەرلەمانی یاننا ئەم دەسڵاتە مطلقانە دەمێنێتەوە یاننا ئەو کەسە دیاری کراوە دەمێنێتەوە یاننا ئەمان ئەمە تەسلیمی چارەنووسێکی نادیار کردەوە بۆ ئایندە بەلایەنی کەمەوە قۆناغەمان بڕیوە دەگونجێ ئەم دەقە و ئەو کەسە بگەڕێتەوە و دەشگونجێ نەگەڕێتەوە و ئەمەی کە ڕۆڵ دەبینێ لەمەی کە ئەم دەقە دەگەڕێتەوە ئەو دقیقا دەسڵاتێکی زۆری داوە بەم سەرۆکەوە سەرۆکایەتیەوە ئەو کەسەش کە خۆی بە خاوەن وەکو میرات خۆی بە خاوەنی تێ دەگات چی لێدێ ئەمە ئایندە هاوچێشە سیاسیەکان لە زۆری دەسەڵاتی حیزبادی لە کوردستاندا وەڵامی ئەوەماداداتەوە بە تاکید ئەگەر شێوەی دەسەڵات و هاوچەشەی دەسەڵات لە کوردستاندا نەگۆڕێ و جارێک شکە با بڵێن بگۆڕێ بە ئاراستەی هێزا ئەو هێزانەی کە سیستەمێکی دموکراتی و حکومڕانە شتەن دروست و ئاساتیان و دەسڵاتی پەرلەمانیان دەوێت بە تاکید ئەگەر بە ئاراستەی قەنجاز دیوان نەگۆڕێ هەم دەقەکەەوە خۆی دەمێنێ هەم کەسەکەش وە خۆی دەمێن ئەگەر کەسەکە وەک خۆشی نەمێنە بەوەی تەمەنەوە کەسێکی هاوشێوەی ئەمە دەمێنێتەوە بۆ ئێمێستا ئەم پرسەمان تەسلیمی چارەنووسێکی نادیار کردووە و معادلە و هاوچەشەی هێز لە ئایندەدا وەڵامی ئەم بابەتەمان دەداتەوە بۆیە ئەمە بەلایانی کەمەوە قۆناغێکمان لەوە بڕیوە کە دەستەمی چارەنووسێکی نادیارمان کردووە و ساحەکە بە ئەندازەیەک ئێستا گونجاوە بۆ ئەمەی کە یاریەکە بەسەر ئاراستەیەکدا دەڕوە ئەوە گرینگە بەنسبەت ئەم پرسیارشت ئەگەر بە بیرم بێنیەوەکو بەڵێ سەبارەت بە مەسەلەی سەرکردنی مۆنونەکە پۆست سەرۆکی هەرێم سەرکراوە تەمەنی پەرلەمان بۆ دوو خول درێژ کراوەوە زیاتر لە دەمانگ ئێستا موعیدی هەڵبژاردن نییە چارەسەر بۆ بارودۆخە چی ینی چی چارەسەر بۆ دۆخی ئێستا خۆی ئەم بارودۆخە لایەکی ئەمەی کە ئەم بارودۆخی خۆڵخاندەوە بەداخەوە ینی ئەمە زۆر خەتەر بووە چونکە کاتی خۆشی لە دوای کارەساتی ئەنفال لە دوای ئەم گۆڕانکارە لە دوای ئەمریکا ئەمیحنەتانی بەسەر میلەتی کوردات ئەو جەهێز سیاسەکان لە کوردستان لە حالەتێکی زۆر ناخۆشدا بەرەی کوردستانی و نەبرەی تەباییان هێنایە ناو حرەکەتی ڕزگاری خوازی کوردیەوە بەداخەوە ئێمە لەو کاتێک کە پێویست بوو تەبا بوون تەبا نەبووین لەو کاتێک کە تەنگمان پێ هەڵسەندرا و زۆربەی ناسازکراوەکانمان لێ وەرژیراوە ئێستا قسە لە مۆزوعی تەبایی دەکەین من واتە سەوڕ دەکەم فشارێک ئەم حالەتی هێناوەتە کایەوە ئەگەر بێت و بیش و پێێنین بە زۆرێک لە قۆناغەکانی تەبایی ئەمە بە دەستکەوت بزانین ئەمەش زۆرێکە لە دەستکەوت بەڵام ئەم دەستکەوتە لەوەرە ترسین کە لەوانەیە ماوەیەکتر جموجۆڵێکی نائاسایی لە ناوچەکانی ڕوومادی و مووسڵ دروست بێتەوە لە جارێککە جێشی عێراقی حەشتی شعبی بە داعش و بە هێزێکترەوە خەریک بێ ئەمن واتە سەوڕ دەکەم ئەمەی ڕووداوە لە هەرێمی کورد لە بەغدا ڕوویداوە بەرامبەر بە هەرێمی کوردستان کۆتایی مێژوونیە ینی دەگونجێ چەند جار حکوومەتی عێراق لە ئاکامی بەهێزبوونەوە تەنجی بە هەرێمی بە کوردستان هەڵچنیەوە بەڵام کە تووشی گیر و گرفتێک بۆتەوە جارێککە چوینەتەوە شوێنی خۆمان من دەڵێم ئێمە گرفتی گەورەمان و برینی گەورەمان بریتە لە نێوماڵی کورد و بریتە لە هێزە سیاسی خراپەکان لە حکومڕانی بەڕێوە دەبێت کەواتە مەستەکەم ئەوەیە بە دقیقتر وەڵامی سەرێ جەنابەت دەمەوە ئەمن ئەو مەترسیە گەورانەم لە بەرخدا و لە حەشتی شعبی و لە هێزە دەرەکیەکانی هێندەی مەترسیم لە زۆری حکومڕانی هەیە لە وڵاتی خۆمان ئەگەر حکومڕانی وڵاتی خۆمان ئەو مدەیە
سوودی لێوە بگرێ بەرەو حکومڕانەتیشی باشۆ بە خۆدا بچێتەوە و دامەزراوەکانی قوڵتر بکاتەوە واتە سەوڕ دەکەم یعنی دوور نییە جارێککە معادلەکان بەرهەمەر بە عێراق بە قەندازی ئەو بشکێتەوە ئەمە گرفتی ئێمە ئایم هێز سیاسیانە چەندە دەتوانن جارێککە پێداچوونەوە بە ستەمی من واتەوە ئەو ئامەژانەی کە ئێستا پێمان دەڵێن بەداخەوە ئەم خواستە زۆر بە لاوازی دەبینم بۆی کە سیاسیەکان مراجعی خۆیان کردبێتەوە و هێز سیاسیەکان جارێککە زانی بێتیان کە ناتەبایی و هەروەها خۆڕخکاری زیانێکی گەورەی لە واقعی هەرێمی کوردستان داوە و ئەگەر بێت و ئێمە هەموو ئەو زیێرانەی کە لە میلەتی ئێمە دراوە هیچ کاتێک بەقەدر ئێستا هێزە ناوخۆیەکان و ئیدارەدانی قیادەی کوردی بۆ میلەتەکەی خۆی بەقەدر ئێستا زیانی لە دەستکەوتەکانی ئەم سە ساڵی ڕابردوو نەداوە. بەڵێ بەس بوو هەڵبژاردنیش کە چارنووسی نادیارە ئێستا دامەزراوەکان پێ دوایە لە ئایندە چیان بەسەرەوە تایبەتی پەرلەمان کە دوای ئەوەی کە کارا کرایەوەکان لایەن ڕەخنیان لێ هەبوو ئێستا شتەمەنی درێژ کراوەتەوە ئێمە لە بەردەم چ جۆرە پەرلەمانێک داین بۆ ئایندە تۆ گرت لەبیرت بێ پێش ئەم ڕیفراندۆمەش هەمیشە نەمان دەگوت ئەم هێزە سیاسی قەیران بە قەیران ینی قەیران دێنەیە بۆی قەیرانێککە لەبیر ئێمە بێتەوە بنسبەم هێز سیاسیانەوە کە کاتێک کە زانیان هەڵبژاردن لە بەرژەوەندیان نییە و حکومڕەنەتیش تەندروست و ئەکتیفی پەرلەمانێکی ئەکتیف لە بەرژەوەندیان نییە بینیمان دەمان ینی پێشبینی ئەومان دەکرد کە بەهۆی ڕیفراندۆمەوە قەیرانێک دروستکەن بۆی کە انتخابات دووا بخەن و تەسلیمی چارەنووسێکی نادیاری بکەن ئەم پێم وایە حالەتی استقراری هەرێمی کوردستان استقرارێکە لە بەرژەوەندی ئەم هێزە سیاسیانە نەبێ ئەمن پێم وایە ئەمە تروسکایەکمان بۆ دروست دەکات کە لە هەرێمی کوردستان بەرەو هەڵبژاردن بڕۆین و بەرەو چەسپاندنی سیستەمێکی دموکراتی تەندروست بڕۆین بەڕاستی بەڵام بەداخەوە هەتاکو ئێستا چارەنووسی ئەم حالەتە لە هەرێمی کوردستاندا نادیارە لەبەرەوەی هێز سیاسیەکان دەستنە ژێرباری هەڵبژاردنیش تەندروست و پێشبڕشێکی تەندروست لە ململانێکی سیاسی مەدەنیانە و نەبارودووە خۆمەترسێ دەرەکیەکانیش لەسەر هەرێمی کوردستان بەو شێوەیەکە ئامادەکاری تێدا بێ بۆ محالەکە سپاس دەکەم کاکاتمان کاتمان کەمەوە سەبات بۆی کە چارەسەر بۆ ئەم بارودۆخە چییە مەسەلەن دوای ئەم ڕووداوانە پەرلەمانی کوردستان دەتوانێت چ ڕۆڵێک ببینێت لەمڕۆ پەرلەمانی کوردستان بەم تەرکیبەی ئێستاکە ناتوانێت ڕۆڵێ بگەڕێت لە ئێستادا پارتی و هەواوازەکانی پارتی تێدا زاڵە ئەو تا هەر پرۆژێکیانەوێت بە هەفتا دەنگۆمانەتیە کۆمەڵ و گۆڕان دەتوان چی بکەن زای چونە باسی واکەم بەم پەرلەمانە بەم تەرکیبەی ئێستاکە تو هیچ ئەمەلێکی پێوە نیە پێ نییەوە ئەوان ئەتوان نەوەکو خولەکانی تر ناڕازی بن وەکوی چۆن لە 2009 پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن ناڕازی بوون ئەمانش توان ناڕازی بن و هەوڵی ئەو بدەن دەنگی خۆیان بەرزکەنەوە خەڵک ئاگادار بکەنەوە بەڵام بە پەرلەمان پێ ناچێت چارەسەری وەزعەکە بکرێت پێم وایە دەبێت خەڵکی کوردستان و لایەنە سیاسەکان و بە تایبەتیش کۆمەڵ و گۆڕان و لایەنەکانی ترکا و پەیمانن لەگەڵ ئەمانە بیر لەوە بکەنەوە کە ئەم قەتیعەیەکی تەواو بکەن دابڕانێکی تەواو بکەن لەگەڵ ئەم دەسڵاتە لەگەڵ ئەم شێوازی حکومڕانی لە کوردستاندا واز بێنن لە گفتوگۆکردن لەگەڵ ئەم لایەنانە بیر لە حکومەتی هاوبەش لەگەڵ ئەمانە نەکەنەوە بیر لە حکومەتی کاربەڕێکەر و حکومەتی کاتی و حکومەتی ڕزگاری لەگەڵ ئەم لایەنانە نەکەن ئەم لایەنانە پێچی هێزی دیموکراسی نەبن پێچی هێزێک نەبن کە بیر لە دامەزراوەی بکەنەوە پێچی هێزێک نەبن کە تەجروبەیان لە هەڵەکان ئەوانە وەرگرت بێت لەوە چێ هێزی کودەتا و انقلاب و بە زەبر حکومکردن لە کوردستاندا ئێمە بەرەو دابڕانێکی تەواوی لەگەڵ عقلێتەوە دەبێت دابڕانە تەرجمە بکرێت لە ئەرزی واقعدا دەبێت دوورکەوینەوە لەوە عقلینە دەبێت هەوڵ ئەوە بدرێت خەڵکی کوردستان ئیرادەی خەڵکی کوردستان بێنە پێشەوە گەر لە ڕێگای پەرلەمانە بکرایە باشتر طبعاً لە ڕێگای پەرلەمانە هەر کابینەیەکی تر بکرێت کە جیاواز بێ لەگەڵم تەرکیبەیە لە جیاواز بێ لەگەڵم سیستەمە ئەوە باشترین شتەوە کورتترین هەنگاوە و شەرعیترین هەنگاوە ئەو بەشێکە لە بەرجەستەکردنی خەباتی مەدەنی بەڵام لە ڕێگای پەرلەمانەوە نەکرێت و ئەوها بەم شێوە ئەبینین بێحورمەتی بەرامبەر بە پەرلەمان نەکرێت دەبێت بیر لە بەدیلەکانی تر ئێستا بێحورمەتی بەرامبەر پەرلەمان دەکرێت لە پرۆژەیە ساو بێحورمەتی لەو ڕۆژەوەی کە پەرلەمان تەعتیل کراوە بە ناقانونی سەرۆکایەتی ڕێگای پێنەدراوە بێحورمەتی کراوە بێحورمەتیەکەی تا ئێستا بەردەوامە و ئەو شێوازی ئەوەی کە لە پەرلەمانە بەرجەستەکردنی کودەتایەکە کە بەسەر شەرعێتا کراوە کودەتا کراوە لەسەر پەرلەمان لە ڕاستیدا هەر ئەو بێحورمەتی نییە کودەتایەکی عسکەری کراوە بە زەبری هێز ڕێگە لە سەرۆکی پەرلەمان گیراوە بە زەبری هێز پەرلەمان داخراوە سەرۆکی پەرلەمانم ڕۆ بگەڕایەت و لەوانەیە ئەوەی کە بەرامبەر بە هەندێک پەرلەمان کرا بەرامبەر بە سەرۆکی پەرلەمان کرێ خۆ سەرۆکی پەرلەمان ئامادەیە بڕۆ ئەرکەکانی بگێڕێ بەڵام ئەوێ لە پەرلەمانێک بێ کە شایستەی بە ئەو دەنگە و ئەو ماندوونەیە کە خەڵکی کوردستان پێدایە ئەو شەرعەتی کە لە خەڵکی کوردستانی وەرگرتووە سپاس دەکەم مامۆستا زۆر بە کوردی پرسیارشم بۆ بەڕێز بەڕێزیت پێ دوایە کە ئێستا پەرلەمان ناتوانێت ئەو ڕۆڵە ببینی کە ئەوەی کاغەنامەتی ئێستا مەسەلەن بە ڕەنگە بەغدا و کۆمەڵگەی توڵی مامەڵە لەگەڵ سەرانی ئێستانەکان مەسەلەن وەفدێک تشکیل بکرێت بۆ گفتوگۆ لەگەڵ بەغدا بە تایبەتی بۆ مەسەلەی موچە
یەکەم سەرەتایەکانی مامەڵە نەکردنی بەغدا لەگەڵ ئەم سەرانی هەرێمی کوردستان ئاماژەکان بە دەرکەوتوون ئەمە گرینگە بەڵام ئەم مامەڵە لەگەر چ بەدیلێک دەکەن و چۆن مامەڵە دەکەن ئەگەر بێت و مامەڵە لەگەڵ ئەمانە دەکەن ئەمە تا ئێستا نادیارە و ئەگەر مامەڵەشیان لەگەڵ بکەن وا پێشبینی دەکرێت کە لە ئێستا بەدواوە مزایقەیان دەست پێ بکرێ و هەروەها با بڵێن بەرزکردنەوەی شەکوا لە دادگای فیدرالی عێراق وەردەست پێ بکە بەرامە بەم دەسەڵاتانە بە هەر شێوێک لە شێوەکان پێم وایە ئەم قۆناغی کە هەیە بە ئەندازەیەک لە بەرژەوەندی ئەمانەدانە بێ بەڵام سەبارەت بەم مۆزوعی پەرلەمان و بێئومێدی لەوەی کە لە ڕێگەی پەرلەمانەوە گۆڕانکاری نەکرێوەکو کاری ئادنان باسی کرد من دەڵێم قوڕ بەسەر ئەو دەسەڵاتانەی کە حکومڕانی وڵات دەکەن بەڵام هاوڵاتیەکانی بێئومێد دەبن لەوەی کە لە ڕێگەی دەنگدانەوە لە ڕێگەی با بڵێن پەرلەمانەوە و لە ڕێگەی ئاڵوگۆڕی ئاشتانی دەسەڵاتەوە گۆڕان لە بێئومێد دەبن لە گۆڕانکاری کارەساتی بۆ دەڵێ بێئومێد بوون لە هیچ حکومڕانێک لە دنیادا خانزانجی لەوانە نەکردو بەرەو چارەنووسێکی زۆر خراپ ڕۆیشتووە کە هاوڵاتیەکانی بێئومێد کردووە کە لە ڕێگەی پەرلەمان و دەنگدان و ناتوانن گۆڕانکاری بکەن و بیر لە شتیتر دەکەنەوە بەداخەوە هەرێمی کوردستان ئەمڕۆکە بەرەو ئاڕاستەیە دەڕوەکە هاوڵاتیان بێئومێد بن کە لە ڕێگەی پەرلەمان و لە ڕێگەی دەنگدانەوە ناتوانن گۆڕانکاری بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستاکان بەرام بە ئاماژەدانی سەکرداتی کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕوا بەڕێز کاگات ناسماندان پێش پەرلەمانی کوردستان کە لەم بەرنامەی لەگەڵ مامون سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بە ئەو کاران خواتان.